عمرت نەفەسەیەکی کە هەموو عالەمی دێنا بمرە لە غەمیدا کە هەموو سەرفی غەمت بوو. ئێوارە و هەموو کاتێکتان باش بەم شعرەی مامۆستای گەورە و نەمری کورت نالی دەست پێیەکەین کە باس لە کورتی ئەمری مرۆڤەکات کە ئێمە زۆر بە درێژی و زۆر بە تاسەوە کارەکەین بۆ ئەوەی کەوا ئازاین هەتا ژین و نامرین. داواکەرم لەخوای گەورە کە ڕۆژ و تاعاتی ئەم ڕۆژتان قبول بکات و ئێوە کە بەربانگتان کردوتەوە ئەوەی کە خواردوتانە نۆشتان بێت و بیکەن بە تەندروستی و بیکەن بە سەلامەتی. دۆکتەرز ئۆن ئێ ڕاستە و خۆ بەردەوامە لەگەڵتانە بۆ ئەوەی کە لە خزمەتتانە بێت بۆ وەڵامی پرسیارەکانی ئێوە. ئەم ئێوارێک کە بەربانگتان کردەوە و توانیتان بە ئیسراحەت نان بخۆن و توانیتان بە ئیسراحەت ئەو بخۆنەوە، بیرتان لای ئەو ملیۆنان مرۆڤە بێت کە دەستیان بە قومێک ئاوی تەندروستان ناگاتەوە کە ئێوە دەبێ گەڵە پسڕن و نیوەی فڕێدەن لە مۆلا فڕیمێن. کاتێکە پارێک نانەخۆن بیرتان لەو ملیۆنە مرۆڤەی تر بێ کە دەستیان ناکەوێت پارۆنانەکە بخۆن. ئێوە کە ئاخۆن ئەوە نەبکەنە سەر قاپەکە کە تێری پێخۆن، زیاتری تێمەکەن بۆی کە فڕی نەدەن. چونکەوە کەزانن بەدایان تەن خواردن لە وڵاتی ئێمە ڕۆژانە فڕێدرێ لەبەرەوەی کە خەڵک زیاد لە پێویستی لە ناوە. هەر لە ڕووی ئاینیشەوە وا ئامۆژگاری خەڵکەکرێت لە ئاینی ئیسلامەکە مرۆڤ هەتا زۆر برسی نەبێ نەخوا وەکە خواردی گەدەی بکە بە سێ بەشەوە، بەشێکی بۆ ئاو، بەشێکی بۆ هەوا و بەشێکی بۆ خۆراک. سێ کار زۆر گرنگە بۆی کە ڕۆژەکانتان قبول و ڕەمەزانەکانتان بە خۆشی تێپەڕێ کە بریتین لە کەم خواردن، کەم خەوی، کەم وتن و کەم خواردن لەوانەیە لە هەمویان گرنگتر بێن. ئەم ئێوارەیە کە لە دۆکتەر زۆنێر هاتوونەتە خزمەتتان دەمەوێت وێنەیەکی خۆمتان پیشان بەم کە 8 ساڵ لەمەوە بەرگیراوە و لە تۆڕ کۆمەڵایەتی فەیسبوک خراوەتەوە بیرم کە ئەگەر برای کامێرەمان بتوانێت زوومی بکات و ئێوە بیبینن. ئەمە منم 8 ساڵ لەمەوە بەر کە بەدەست کێشی زۆرەوە دەمناڵاند و ئێستا کێشم کەم بۆتەوە. ئەم ئێوارەیە دۆکتەر زۆنێر دەیەوێت باس لە کەمکردنەوەی کێش بکات بە ڕێگە تەندروستەکە. هەتاوەکو کاتی وێنەکە ئامادابێ و دکتۆر دێری هاوڕێمە ئەوەش منم لەگەڵیە کە 8 ساڵ لەمەوە بەر بەدەست کێشی زۆرەوە دەمناڵاند. دەمانێت ئەمڕۆ باس لە ڕێگە تەندروستەکانی داوەزانی کێش بکەین. بەڕێزان، پێش ئەوەی کە باز لە جۆری خواردنەکان بکەین دەمێت باز لە خواردن بکەم کە لەسەر سفرەکانی هەمووتانم ئێوارەی لاوانەی هەبوو بێت کە بریتە لە نیسک. نیسک یەکێکە لەو سوپانی کە هاوڕێشی کۆنی کوردەواری ئێمەیە و سوودێکی زۆری هەیە لە داوەزانی کێشی مرۆڤ و لە پاراستنی مرۆڤ لە نەخۆشەکانی دڵ و لە جۆری دووەمی شەکرە و لە کەمکردنەوەی چەوریە خراپەکان و لە زیادکردنی چەوریە باشەکاندا و هەروەها سەرچاوەزان نستەکان ئاماژە بۆ دەدەن کە دەڵێن سەرچاوەیەکی باشی فۆسفۆر و مەگنیسیۆم و زینک و مس و مەنگەنیز و فۆلەیتە کە هەموو ئەمانە بۆ بەرگری لەشی مرۆڤ گرنگن و سەرچاوەیەکی باشی ڤیتامین بیەکانە کە ئەمانە بۆ ئەوەی کە قاچ و قوڵ و دەستمان نەیەشێت سوودی خۆیان هەیە. لەبەرەوە هەمووی ئەوارەیە نیسک بارسە سفرەکانتان بێ، پاشی بەربانگتان بە خورماگیان بە ئاو کردەوە قاپێک نیسک بخۆن، نوێژەکانتان بکەن، کەمێک پشوبن، اینجا دەستکەم بەنان خواردن بە خۆشحاڵیەکی زۆرەوە. ئەم ئێوارەیە بۆ باسکردن لە داوەزانی کێش و